سڵای خۆی گەورتان لەوێت بینرانی بەڕێز من فەرما حەسەن و بەرنامەی ڕێساتان پێشکەش دەکەم بەڕێزان بەپێی پرۆژەی ڕەژنووسی بودجێ عێراق بۆ ساڵی 2010 پشکی هەرێمی کوردستان بۆ لە 12.67 کەم کراوەتەوە. هەروەها بەغدای خولایانی عێراقی نێتی ئەوەی هەیە کە مامەڵە لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان بکات و چیدی تەرکیز نەخاتە سەر کیانی سیاسی یاخود حکوومەتی هەرێمی کوردستانی و پەرلەمانی کوردستان. لەم بەرنامەی قسە لەسەر یاسای بودجەی ساڵی 2010 دەکەین لە دوای ڕووداوەکانی دوای ڕیفراندۆم و لە دەستدانی نێوەی خاکی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان کەوتوتە پێگەیەکی تایبەتەوە بۆ دانووسان لەگەڵ بەغدا و جگە لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی ئێستا ڕێگەیەکی دیکەی ئەو تۆی لە بەردەست نییە. چۆن وا بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان لە دانووسانەکاندا حەق و مافی خەڵکی کوردستان بەدەست بهێنێتەوە؟ ئایا ئەو دەسەڵاتەی کە نیوەی خاکی کوردستانی دۆڕاند و خەڵکی کوردستانی بە چەندین قەیران سپاردە دوای بڕیاری ڕفراندۆمە و توانای ئەوەی هەیە لەسەر مێزی گفت و گۆ حەق و مافی خەڵکی کوردستان بهێنێتەوە؟ چۆن وا بکرێت لە یاسای بودجەدا هەموو حەقی خەڵکی کوردستان تێدا بکرێتەوە وەکو ساڵانی پێشووتر کە موازنە و بودجە و پارە لە بەغداوە داهات کێشەکان چارەسەر بکرێت و قەیرانەکان کەمتر ببێتەوە وەک لەوەی ئێستا هەیە؟ چ ئومێدێک هەیە کە لە یاسای بودجەی ساڵی 2010دا هەموو ئەو قەیران و کێشانەی کە بەرۆکی خەڵکی کوردستانیان گرتووە بڕەوێنێتەوە یاخود کەم بکرێتەوە ئەو قەیران و کێشانە؟ ئەو لایەنانەی کە شکستیان هێنا لە دوای ڕفراندۆم، ئەو لایەنانەی کە نیوەی خاکی کوردستانیان دۆڕن، ئەو لایەنانەی کە ئێستا لە پێگەیەکی لاوازدان لەگەڵ حکوومەتی عێراقدا، چی گەرەنتیەکەی ئەمانە بتوانن کە لە دانووسانەکاندا سەرکەوتوو بن؟ کورد چۆن بتوانێت شەڕی دەستوری بکات لە عێراق و مافە دەستوریەکانی خۆی بەدەست بهێنێتەوە؟ مامەڵەی بەغدا یاخود نێتی بەغدا بۆ مامەڵەکردن لەگەڵ پارێزگاکان وەک لە ڕەژنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2010 هاتوو، ئەمە چەندە گریمانەیەکی گونجاو و معقول و چی بۆ خەڵکی کوردستان تێدا و چەندە زیان بە کیانی سیاسی هەرێمی کوردستان دەگەێنێت؟ بەڕێزان تاوتوی ئەم تەوەرە دەکەین لەگەڵ هەردوو بەڕێزان ئەمین بەکر ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق بەڕێزی دیارە جێگیری سەرۆکی فراکسیۆنی گۆڕانیشە، هەروەها زۆر بەڕێز ئەمیر بەکر بەڕێزی ئابووریناسە و سەرۆکی سەندیکای ئابووریناسانە و هەروەها نوێنەری ڕێکخراوەکانی هاوپەیمانی شەفافیەت و لێپرسینەوەی. بەڕێزان هەردوولاتان بەخێر بێن. دکتۆر ئەمین بەکر لە بەڕێستەوە دەست پێ دەکەم ئەو ڕێژەیە کە دیاری کراوە لە ڕەژنووسی بودجەدا لە 12.67 وەک دەزانین پێش لە 17 بووە. ئەگەر بێتە پەرلەمان ئەم ڕێژەیە ئەوە دەتوانن دەستکاری بکەن لە پەرلەمانتاران دەتوانن لەوێ کار بکەن بۆ ئەوەی ڕێژەکە بەرزتر بکرێتەوە؟ سەرتا سڵاوتان لێبێت. لە ڕاستیە بەرنامەکەت ناوی ڕێسایە کەواتە زۆر گونجاو ئێمە بەڕێسا بمانەی قەواعید دێوێت لەسەر ئەساسە قسە بکەین. بابەتێک کە ئێمە کە قسەی سە بکەین مۆزوعی ئێستای بودجەی ئەمەی کە ئێستا پرۆژەیە و پرۆژەکە شتان لە حکوومەتەوە نهاتوو بمانەیەشە مسادقەی ئەخیری نەکراوە کە ئەنجومەنی وەزیرە قەرارەکەی وا دەرکردووە کە هەندێک تێبینی وە سەرنجی نردووە و هەم مانەی کە ستافەکەی کە سەرک وەزیران ئەم تێبینانەیە وەرگرتووە، بەڵام دەنگدانێک کراوە ناو ئەنجومەنی وەزیراندا کە دەسەڵاتی داوەتە سەرک وەزیران دوای وەرگرتنی ئەم تێبینیانە پرۆژەکەی ئیمزاکرا. ئێمە لە ناو دانیشتەکەی ئەنجومەنی وەزیراندا کورد تەنها دکتۆر دەرباس وەزیری کۆچ و کۆچبەران ئامادە بووە و ئەو هەموو ئەم تێبینیانی کە ڕخنەی گرتووە لەوەی کە ناکرێ بەشە بودجەی هەرێمی کوردستان لە حەڤەوە بکرێتە 12.67 و ئەمە ئەسڵەن لەگەڵ یەک برەمای عەدالەتی نێوە دوو لەگەڵ ئەو ئیحسانن یەک ناگرێتەوە کە ئێستا لە وەزارەتی تەختیتی عێراقی هەیە و لەگەڵ ئەو واقعی کە ئێستا هەرێمی کوردستانی تیاژینا یەک ناگرێتەوە کە چونکە ئێستا ڕێژەیەکی زۆر هەیە و بنەمایەکی یاساییش ئەوەیە کە ئەمە پێی ئیتفاقێکی سیاسی پێشتر 2005 سەر ئەمە ڕێککەوتونەوە هەموو ساڵەکان ئەوە پێی دەوتە تەواتری قانونی کەواتە بێتە قاعدەیەکی چەسپاو ناکرێت ئێستا ئەم قاعدە چەسپاو ئێستا بگۆڕیەوە بەپێی هەر لە ڕووی یاساییەوە بۆتە قاعدەیەک لە زۆر شوێندا قووەی دەستور وەردەگرێت کە شتێک ئەوەندە دووبارە بۆەوە کەواتە توانێت ڕێگەلەوە بگیرێت کە کەم نەکرێتەوە. ئایا ئێمە ئەمە ئەتوانین بکەین بە قاعدە چونکە هەموو ساڵ لە ناو یاسای بودجەدا دەقێک هاتووە لە سایە 17 بۆ هەرێمی کوردستان تەرخان دەکرێت دوای ئیحسایی پێداچوونەوە کرد ئیحسایی نەکراوە کەواتە تۆ ناتوانانی ئێستا ئەمە بگۆڕی. بەڵام ئایا ئێمە کە ئەڵێن تۆ ناتوانانی بیگۆڕی ئەمە یعنی ڕێیەکی یاساییە و ئەم ڕێیە ئێمە لە ناو پەرلەمانە ئەم قسەیەکەین و لە ناو لیژنەکاندا کاری جدیەکەین بێجگە لەوەش یعنی هەر لە ئێستاوە و هەفتەی پێشوشەوە کە ئەم خەبەرەمان بیستووە جۆڵەی دیبلۆماسیشمان کردووە بۆی بۆنمون لەگەڵ سەفیری ئەمریکی لەگەڵ سەفارەتی ئەمریکی و لەگەڵ یعنی نەتەوە یەکگرتوەکانمانش ئینتیزاکان بەرەو کوێ ئەڕۆن دەتوانن بیکەنە بڕیار؟
هێشتا دیار نییە و پێم وایە ئەوەی کە ئەوە تەحلیلە بۆی کە لە وەڵامی و پرسیارش دوور نەکەمەوە کە تۆ بکردت لە من تەحلیلە ئەوشەوەی کە حەیدەر عیبادی ئەوێت ئەم کارتە بۆ مفاوەزە تۆزێک ڕاگرێ بەڵام مدەیەکی محەدەدە ئەگەر چاوەڕێیە کات ئەگەر هەرێمی کوردستان مبادرەی نەکرد حەیدەر عیبادی چاوەڕێی ئەوەیە کە دوو سەرکەوتنی تۆمار کردووە سەرکەوتنێکی سەربازی سەرکەوتنێکی سیاسی بەسەر کووردا بە تایبەتی لە سەرکەوتنی سەربازی بەسەر داعش و بەسەر کوردیشا بە تایبەتی کە ناوچانەی وەرگرتوێتەوە بمانەوێ نەمانەوێ ینی کێشەکە لەمەدایە ڕاستە ئێمە بە زمانی قانونی دەستوری دەتوانین قسە بکەین بەڵام من واقع سیاسەکەیە کە بە زمانی سەرکەوتوو دۆڕاوی شەڕ تعاملەکرێ ئێستا و ئێستا ئەو لۆژیکی کە تعاملی پێگرێت لۆژیکی سەرکەوتوو دۆڕاوە نەک لۆژیکی هاوڵاتی بوون و مؤسسات بوون و هەمومان لەناو یەک دەستورای ئێمە قازانجمان بوو پێشتر لەسەر لۆژیکی قانونی سەر بنەمایکی قانونی دەستوری تعامل لەگەڵ عێراقا بکەین هەموو مافەکانی خۆمان ئەوەی کە لە دەستور هاتووە تەرجمەکەین بۆ قانون و بە قانون ڕێکی بکەین و بیپارێزین نەمان کردووە پێشتر هەرێمی کوردستان زۆر شت هەیە کە ئێستا دەرفەت نییە لەم بەرنامەیە باسیکە مام زۆر شت هەیە کامانتوانی بیکەین نەمان کردووە بە قانون ڕێکمان نەخستووە ئێستا هەموومانە بەرۆشی خۆمانی گرتوێتەوە لە پەرلەمانی عێراقیان ناتوانین نیسبەتەکە زۆر زیاد بکەین بۆچی ناتوانین زیادی بکەین لەبەر کۆمەڵە تەفسیری متەناقضی محکەمەی ئیتیحادی هەیە کەم ساڵ هەیە تاعن لە قانونی بوزە نەدراوێ ئێمە بۆ نمونە ساڵی پاردا بڕگەیەکمان زیاد کردو بۆەوە هەڵەبجەی شەهید بڕێ پارەمان بەتەرخان کردووە و بە ناوی هەڵەبجەوەکو پارێزگاتەوە ئەمە لە ساڵی پێشترشا بووە هەردوو ساڵەکە حکوومەت تاعنی لێداوە تاعنی لە 24 مادەی دەستور مادۆ فەقرەی دەستوردا لە ساڵی پێشوودا تەنانەت هەندێ مادە بوو بە هەموو دۆژیشێک ینی بریتی نەبوو لە زیادکردنی ئەعبایی مالی چونکە بەپێی دەستوری عێراقی مادەی 61 دەسەڵاتی داوەتە پەرلەمان کە بڕی گشتی بوزەکەم کاتەوە لەو بڕێکاتو یا لەو بڕێکات و مناقلە بکە لە بینی بابێک بۆ بابێکی تر باشە مناقلە بە مطلقی تەنها بۆی نییە سەقفی خەرجیەکان بەرز کاتەوە إلا دوای ڕەزامەندی حکومەت دەبێت سەقفی خەرجیەکان کەواتە بەبێ ڕەزامەندی حکومەت پەرلەمانی ئەگەر نسبەتەکەی هەرێمی کوردستان زیاد کە ئەگەر لە پەرلەمانی عێراقیەوە لە حکومەتەوە بە 12 بێت نسبەتەکە زیاد کە دەبێت لە شوێنەکانی تر کەم کاتەوە دەبێت ئەمە ئەساسی خەرجی کەمکردنەوەی خەرجی شوێنەکانی تر بێش بابەکانی تر بێ ئەمە دوو گرفتی لەبەردەمایە گرفتێکیانەوەیە ینی بڵێن سیاسیە لایەنە عێراقیەکان قبوڵ ناکەن کەم بکرێتەوە کە کەم نەکرایەوە شوێنەکانی تر بۆ بجێ شارە سێکتەرەکانی وەزارەتەکانن پرۆژە خەدەمیەکان هەر شتێکی ترە کە کەم نەکرایەوە ئەبێ لە سەقفی خەرجەکە بەرز بکرێتەوە یاخود لانیکەمی بە زمنی وا دەگەێنێت کە لە سەقفی خەرجی بەرز کراوەتەوە کاتە سێوەی شکالی قانونیتان لە بەردەمە بۆی کە نەتوانن بەڵێ ئشکالەکە قانونی سیاسیە کەواتە ئەو کاتە تووشی کێشەی گەورە دەبین ئەگەر تێشپەڕێ لەم پەرلەمان هەرچەند تەسەوور ناکەم تێپەڕێت چونکە لە پەرلەمانیش کەش و هەوایەکی سیاسی زۆر دژ بە کورد و ئەنتی کورد هەیە و ئەم لە سای 12.6 دەرەنجامی ئەو بۆچوون و عەقڵەیە کە پێشتر و لە ساڵانی پێشتر هەمیشە ڕەخنەی ئەویان هەبووە کە بەشی کورد زۆرە بۆیە ئاسان نییە ئەمە بکرێت کە نەشکراچی ئەبێ یاخود من 12.6 بە زۆرینە تێپەڕێنن یاخود بەرزیش کرایەوە قابلیتان نەبێت لە محکەمەی اتحادی و کاتە دیسانەوە من خەڵکی کوردستان چاوی لە دەستی ئێوەیە لەوێ کەواتە ئەتوانن چی بکەن بەڵێ وڵی وەکو پێمەتی ئێمە هەر لە هەفتەی پێشەوە جوڵاوین بۆم بابەتە بەس ئێمە ئەزانین بە نەتیجە کورد دەتوانێت چی بکات ئێمە بابەتێکمانەیە مەعزەڵەیەکمانەیە سیاسی لە بەردەممادا بربەسێکی سیاسی بربەتێکی دەستوری و قانونی بربەسە سیاسیەکە ئەوەیە یەکەم کەشوهەواشی زۆر خراپی سیاسی لە پەیوەندەکانی ئێوە هەرێم حکوومەتی اتحادی هەیە ئەمە دەرەنجامی ئەمەی دوای ڕیفراندۆم نییە بە تەنها وەکومەی ڕیفراندۆم و هێرشەکانی جۆرەکان دەرەنجامی ئەو هەم شێوەیان مامەڵی ناتەندروستی هەرێمی کوردستان و فەشەلی ئیداری هەرێمی کوردستان و جۆری احتیکارکردنی پاوانکردنی هەموو دەسەڵات و ئابووری و سێکتەرەکان لە هەرێمی کوردستاندا و حساب نەکردن بۆ بەغا دوو دەرەنجامی عەقڵی عەرەبی شۆڤێنی و بەکەم سیرکردنی هەرێمی کوردستانە
کەواتە ئێمە لە بینی ئەمە لە ڕوو سیاسێکەوە لە ڕوو قانونیەکەشەوە لە ڕوو قانونیەکەشەوە ئێمە لە بەردەمی ئەو بابەتانەیەکی ئێستا بۆم باس کردی کە ئاسان نییە گۆڕانکاری بکەین چونکە ئەتوان تەسیرکردنە سەر نیسابی پەرلەمان ئەمە یەکێکە لە ئۆپشنەکان یەکێکە لە ئەگەرەکان ئێمە ئەگەر هەر دەنگ نەدرا ئەگەر هەر بۆمان چاک نەکرا هیچمان بۆچان نەکرا کە من پێم وایە چاکردن نەبێت لە حکوومەتەوە بێ ئەگەر بۆمان چاک نەکرا ئەو کاتە پێویستەکە ئێمە ئالێتی تر بگەین بەر بە مقاتعکردنی پەرلەمانیشەوە بێ و لەوانەیە نازانین چونکە هەموو ئەمانە وابەستەی یەک هاوکێشەی سیاسی و ئابوورین بەیەکەوە ئاخر هین پێم وایە بۆ ئەوەی کە وەڵامەکەم کامڵ بێ حەیدەر عیبادی خۆی زۆر لەگەڵ ئەوەیە نییە زۆر خەمیەوەی نییە کە ئەم بابەتە چارەسەرکە چونکە بۆ لە خەمیەوەی نیە ئەم بابەتە چارەسەرکە پێی وایە ئەگەر ئەم دیفاکتۆی هەرێمە وەکو خۆی بمێنێتەوە و زیاتر هەرێن تەنەزوودی بۆ نەکە با هەرێم وەکو چۆن ساڵانی پێشتر نیوە بەناسڵی بجێکی تەرخان کردو شتێک لەم نەوتانەی هینی فرۆشتووە ئەمە پەیوەندی بە عەقدەکانی نەوت و کۆمپانیەکان و وڵاتان و ئەوانەشەوە هەیە یعنی ئەمە یەک بابەتێک نییە بە مجەڕەدی ئەمە لەم سەرێشانە دوور دەکەوێتەوە با هەرێم وەکو خۆی ئیدارەی خۆی بدانیەوە موچەدا ڕبع موچەدا و ئەمیش کەرکووکی دەستکەوتوتەوە بیرە نەوتەکانی کەرکک و ئاوانەوە بە حسین دەستکەوتوتەوە تەسەور دەکەم ئەگەر ئێمە دەست پێشخەریکی باش نەکەین وەگەر ئێمە جوهدیشی زۆر نەکەین و فشاری زۆر نەکەین حەیدەر عیبادی خۆی واز دێنێ وەزعەکە وەکو ئێستا بمێنێت دەستخۆش کاگەمێت بە ڕێزەسی دەڵێ ئەو ڕێژەیە کە ئێستا لە ڕژنووسی بودجە تەرخان کراوە بۆ کورد دەتوانێت چی چارەسەر بکات و قەیران و کێشانی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەم بڕەپارەیە حەل دەبێت باخەت ئێمە ئەگەر چەند ساڵە بڕێن بۆ پێشەوە بۆ زمانی کۆختێ مالیکی سەرۆگۆزیێرانی حکوومەت بوو ئەو ئانی پێشەوەی کووا بودجەکەی حکوومەتی هەرێم ببڕێ هۆکارەکانشی خۆ ناچینەوە سەر و بەتەوە لە دوور لە مۆزوعی سای ئەمڕۆ ئێمەوە لەو کاتەوە باقەت پێش ئەوەش ئێمە حکوومەتی هەرێم دائما ناڵانمانە بۆی کوا بە کورتێنانی بودجە و بە نادەعەدالەتی ئەو پارەی کە هاتووە چۆن تەوجێ کراوە بۆ چونکم بەڕاستی حکوومەتی هەرێم خەمخۆری ئەوەنە بۆکەوە جمگەکانی پایی حکوومەتی دەوڵەتی اقتصادی ژێرخانی ئابووری حکوومەتە چاکە لە پێناوی بەرژەوەندی سیاسی کۆمەڵی حیزبی دەسەڵاتداری ئەم هەرێمە نەتوانراوە ئەوەی وەکو دەستوری هەیە کە ئیسا حەیدەر عەبادی داوایەکە ئێمەڵێ ئەڵێ بە دەستوری بکەین ئێمە ئەتوان بڵێم هەمووی بەنا دەستوری کە ئیستا ئەمڕۆ ئێمە داوای دەستورەکەی کراوە بۆ نمونە لەوانە مەسەڵەن ئێمە ئەوەی کە هەمان بۆ لە دەستورە کەوتە لە ساحەبا و کۆمەڵەیە پارە بڕاوە لەوانی ئێمە لە نەفقاتی سیادی نەفقاتی حاکمە تەنی محافەزات کە بودجەکان هاتووە 4 نوع بودجە هاتووە کوردستانەوە بودجە احتیادی هاتووە لەسەر تەنیمی محافەزات پارێک هاتووە لە پترۆ دۆلارەوە هەوڵدار کە بە $1 بوو دوای بۆ $2 لەمە خێرا بوو بە $5 ئەمەش هاتووە بۆ محافەزەکان ئەمەش پاریشکە بۆ لێرە دوای ئەوە هەموو ساڵێک کە بودجەتەوە ئەبێت پێشەوەی کەتەوە بێ خەسەن کاکە دکتۆر زیاتر ئاگادار و کەی بۆ پەرلەمانی ئەوان لە مای 10 تەزدیق کریانی انتیای پێدە بۆزوە کابێ لێرە پارێک ئەیە زیای چوون بۆ ئێمە گەسەیری جەدولی بودجەکانی عراقی بکەین کە وەختۆی پەسەند کراوە لە پەرلەمانەوە چۆتە جێبەجێکردنەوە دائیمە ئەمە خەمڵێنراو بۆ بودجەی کۆتایی نییە لەبەرە ئەو پارەی کە بووی تەرخانەکرێن لەسەر کە نەوت یەکێکە لە ڕافیدە هەرە گەورەکانی ناو بودجە بەسەری خەمڵێنراوە زۆر لەسەری کەمتر ئیلا لە ساڵی 2014 بەرزترین پارەی بۆ دانرا کە ئەویش بە $90 خەمڵێنرا مالیان لەو عانە $450 کەوابێ لێرە پارێکی زیاد دایمە هەبووە ئەم پارێزایی کە هەبووە پێوەڵێ بودجەی تەکمیلی ئەم بودجە تەکمیلیە سێ نەفقاتەکەی لێرە لە بیداوە لێو بڕاوە نەفقاتی سیادی نەفقاتی حاکمە لەگەڵ هینی محافەزات لە پێشە لێو بڕاوە لە سەحەفەکە بۆیە ئایم لە 12 و لە 13 بەڵام ئەو پارەی کە لە پایین 11ەوە کە حسابی بۆ کرێ بە کامیل تۆ بێ هاتوێتە حکوومەتی هەرێمەوە بەڵام هیچی لەمان دییان نەبوو زیاتر ئەو پارەی کاتۆ لێرە بۆ ڕەزامەندی خەڵکی بۆ بکرا بە بژێکی تەشکیلی بچێ ڕسمایلی بنەمای اقتصادیمان نەبوو لێرانە بودجەی تەشکیلەکە چی بۆ لە پێناوی انتخاباتان پارێ سەرف کراوە بۆی کەوا دەنگی پێکۆکێتەوە لەبەرەوە ئەمە نادەستوریمان فعلی تووشی مشکیلە بۆ هەموو ئەمانی تۆ باسیەکە هەموو هۆکار بوون بۆ ئێستا ئەم کێشانە کە ئێستا هاتوونەتە پێش ئەم پارەی کە بڕەپاری دیاری کراوە حەلی مەشاکیل هەرێمی کوردستانەکە نەخێرە زەی بە حەل ناکە چون حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئیستا قەرزەبارێکی زۆرە لەم ڕۆژە ئەتوانین بڵێن بە تەقدیری دەوری $7 ملیار بەس خەرزاری پاشەکەوتی بۆچەی کارمەندانە $7 ملیار
هینی ئەوەیە دەوری 20 میلیارد دۆلارێک هینی داناغاز و مشاکی لەوانی کە لەو سەر کردووە لە حکوومەتی عێراقی بیرمان نەچێ خاڵێکە زۆر منەوە لەوانێت کاکە دکتۆر باشتری زەحمەباتێ لەسەرەوە هەموو ساڵکە قانونی بجێ عێراقی دەرچووە لە 2004ەوە دائیمە وە فەقەرێکی تیابە و توێتی حکوومەتی هێرێم پاش ئەوەی کەوە تصفیه ئەماری خۆیەکەوە تەزدیق کرێت کە لە ڕقابەی مالی کە بە هیچ بودجێکی کوردستانی لە ڕقابی مالی تەزدیق نەکراوە ئەبێ شایستە دایرەکانی خۆی تەسفیەکە بۆی ئێمە بۆ ساڵی داهاتوو داخلیکەینەوە لە 2004 2005 تا ئیسا لە قانونی بجە هەموو ساڵەمی تیا بە بۆی حکوومەتی هێرێم جۆباتە ئەو مەسەلە قانونیە هیچ تەسفیاتی خۆی نەکردووە و هیچ تەقریکی نەچۆ بە ڕقابی مالی ئەمە تەراکماتی زۆری سەرسەر حکوومەت هێرێم ماوەتەوە عەفوکە ئەوەش 7 ملیارێکە بێ بە تەقدیر 7 ملیارێکە بێ 3 ملیارە بەپێی تەقریری ئەوە جەنابتان باش ئێمە ڕقەمەدانێت لە وڵاتە ئێمە حکوومەت هێرێم دایان بە ڕقەمە شارێتەوە لەوانەیە لە بەغار غەزی بێەوە ئەمانە هەموو حکوومەتێکە ئیسا زۆر خەرزار لەسەر ئەوانە باشەوان ئەو لە ساحبەکە بەشی ناکرد بژەی تشغیلەکە بەشی ناکرد یعنی جێشم مچەخوریانەوە ئەجێ لە سا 12 هەچەنە لەوانەیە ئیسا بجێ ئەم ساڵ کاڵی 8 تریلیۆنە وەکو قواری پارەکە زیابێت بەڵام قواری قەرزەکەش زیای کردو يعني لوانەیە ئێمە لە ساڵی 2006 کە بودجێ عێراقی 50 تریلیۆن بووە ئێستا بۆ 8 تریلیۆن بەڵێن زۆر بووە بەڵام ئەمە کێشەیەکە دروست دەکە ئەم پارێژ لە بازارە هەڵاوسنێکی ئابووری پارە بۆ دروست دەکە کە ئەمەش لە بەهای قیمەی دیناری عێراقیەتە خوارەوە بەڕێز وەکو ئاگاداری عەفوم حەزەکەم نقطەی زیاکەم لە 2003 کە وەختی 2003 2004 کە پارەکە گۆڕا لە دەرەجاتی وەزیفە 100,000 کەمترین راتب بکارە بە 12 و پێ ئەژیا ئێستا 1 میلیۆنیەتی پێ ناجێکەوە بەهای قیمەتی عێراقی دیناری عێراقی بوو چەند پارە لە بازاریشە زیابێت ئەوە بەهاکەکە مەکاتەوە لەبەرەوە ئێمە سەری ئەوە نەکەنەوە ڕاستە شتێکی باش نییە ئەو 8 تریلیۆنەکەڕی چەندیشی لە وەرگی توێشدا کە زۆر باش دکتۆر ئەمین ئێستا هەرێمی کوردستان جگە لە ڕێکەوتن لەگەڵ بەغداوە جگە لەوەی چاوەڕێی یاسای بودجێ 2008 بکە هیچ چه حەلێکی هەیە بەڵێ طبعا من با جار پێش هەموو شتێک ئەگەر لە ڕووی سیاسی و قسە بکەم ویستم شتێک بڵێم چونکە حەزەکەم خەڵک زۆر لە موازنە باشتر تێ بکە موازنە یاخود بوزە سێ ڕووی هەیە ڕۆیشی قانونیە ڕۆیشی داراییە ڕۆیشی سیاسیە ڕۆ قانونیەکەی تەنزیمکردنی ئەموری مالیە لە بینی ئینەکانە بە یاسا لە بینی هەرێم و چۆندی سەر خەرجکردن و داهات و زەریبە و هەموو ئەمانە ئێمە قانونێکمانەیە لە 2004 دەرچووە قانونی ئیداری مالی و دەینی عام ئەم قانونە لەسەر بنەمایەکی زۆر تۆکمەی فیدراڵی دەرنەچووە چونکە پێش دەستور دەرکراوە بە ئەمریکی برێمەر دەرکراوە بۆیە زۆر جا قانونی ئیداری مالی و دەینی عام تەناقوزی هەیە لەگەڵ دەستور خۆیدا بەس تا ئێستا نەماتوانێت ئەمە چاکەین هۆکاری چاک نەکردنەکەشی بەشێکی خۆمان بووین بۆ لەبەرەوەی یەک هەرێم هەیە لە عێراقا واتە ئێمە تەعامل لەگەڵ حکوومەتیشی ئیتیحادی بێلایەنە ناکەین لەگەڵ ناوەندێکی بێلایەنە ناکەین تەعامل لەگەڵ ناوەندێکی لایەنگداراکەین کە حکوومەتی لێکاتە حکوومەتی ئیتیحادی حکوومەتی زۆرینەی عەرەبیشە ئەمە ئیشکالێکی یعنی هەر لە ڕووی فۆرم و ستراکچەرەوە کێشە هەیە لە عێراقدا کێشەی دووهەمیان هەر کە حەیدەر عیبادی دروستی کردووە لەناو یاسای بوزەدا پابەند نەبووە بە یاسای بوزە بە قانونی ئیداری مالیشەوە بۆ نمونە هەر لە دەستور داهاتووە لە مادەی ساحەڤەیە ئەڵێ ئەبێ بۆ هەرێمەکان بۆ هەرێمی کوردستان و یا هەرێمەکان بۆ پارێزگاکانیش بڕێک پارە لە داهات تەرخان بکرێ کە بەشی پێداویستەکانیان بکە بەڵام لە 2015ەوە بدعەیەکی هێناوە پێی دەوترێ نەفەقاتی فعلی واتە بوون مناڵە ساحەڤەی نەفەقاتی فعلی دەنێرین بۆ هەرێمی کوردستان نەفەقاتی فعلی چییە؟ لە ساڵەکانی ڕابردوودا بۆی ئەوەی کە یعنی ئەم چەمکە خۆی قانونی نییە یعنی پێ قانونی ئیداری مالی دەینی عام قانونی نییە بۆ لە ڕووی مەبدەئەوە موازنە چۆن دانرێ دەوڵەت احتیاجاتەکانی خۆی لە پێشەوە تەحدید دەکا تەحدیدیەکە چی پێویستە و هەوڵدا پلانێکی بێ کە داهات بۆ ئەم احتیاجاتانە دابین کەواتە تەحدیدی پێداویستەکان نەکرێت لە پێشەوە نەوەکو داهات ئەنجا دوایی داهات بۆ نمونە پێویستی داهاتی گشتی چەندێکە بێ ئەگەر بووی پڕ نەکراوە لە ڕێگەی قەرز و لە ڕێگەی سەنەدات و ئەمانەوە بێ بڕێکاتەوە کەچی حەیدەر عیبادی هاتووە نەخێرە ئەمە ناکە بۆی موازنە تووشی عەجز نەبێ تۆ هەرچەندێک ڕقەمێکەڵێ ئەم چەمکیێنەوە پێ دوترێن نەفەقاتی فعلی واتە چەند ئەتوانم خەرج بکەم
کە نەفقاتی فعلی واتە ئەسڵەن لە بنەمایە ئەم چەمکە نائلتیزام بوونی حکومەتە بە قانونی موازنەوە و بە مەبدەئی موازنەشەوە ئەماوە دوو بەنسبەت بەشی هەرێمەوە لە ئەساسە تا ئەم دقەیە ئێمە لەبەر لە قانونی داراییە بە شێوازەکی ئێستا قانونێکدا نەڕژراوە حەلی ئەم قەزەیە بکەین بۆ من ئەم سا حەفدەمان نەکرد بە قانونێکی مستەقلی سربەخۆ لە ناو قانون کوردەر هەوڵی بۆ نەیەوە لە ڕابردەوە نەکراوە ئەم بۆیە وتم ئێمە پێشتر منە قسمان لەبەر ئەمانەیە لەبەر حکومەت هەرێم ناوتە پێشەوە بۆ ئێمە ڕەفزمان کردو دیوانی چاودێری دارایی ڕقابەمان بکە ڕەفزمان کردو مفتشینی عام ڕقابەمان بکە نهەیەی نەزاهەیە عامە ڕقابەمان بکە لەبەروی گەندەڵی بووە کورد خۆی هۆکارە و نەچوەتە پێشەوە حکومەتی هەرێم و دەسەڵات من چەمکی کورد کار نایەنم ئەم دوو حیزبە و ئەم ستافێکی ئێستاش لە حکومدان ئەمانە بەرپرسیاتی یەکەمێنێک نەک نوێنەرانی کورد لە بەغدا نەخێر نوێنەرانی کورد چی بکەن نوێنەرانی کورد ئێمە هەموو ساڵە پرۆژەیەکمانە بۆ چوین لەگەڵ حکومەت دەوتمانە کاکە وەرن داهاتەکانتان تەسلیمی بەغاکەنەوە لەگەڵ بەغا گفتوگۆ بکەن چاکترە لەوەی کە تۆ بچی قەرز لە کۆمپانیا وەرگریونەوە بە نیوە قیمەت بفرۆشی و دوایی نیوە موچەش بێ بە خەڵک هەموو جیان هیچ جارێک بە قسەمان ناکەن جارێکیان وتیان ئەم نەفقاتی فعلی وتم باشە نەفقاتی فعلی وتیان لەبەرەوەی نەفق ئەو ئەڵێ نەفقاتی فعلی واتە پارەی لە ساحەبەکەمان بۆ نانێرێ بەس ئەمە بە گفتوگۆ چارەسەرەکرێ تۆ هیچ کاتێک نەهاتوویتە پێشەوە گفتوگۆیەکی جددی بکەیت لەسەر ئەم مۆزوعانە کە تۆ لە پێگەیەکی بەهێزا بووینەوە کاتە ئێستا لەم پێگەلاوازی ئێستادا دەمانەوەی گفتوگۆ بکەین هەموو مەرجەکان سەپێنن ئەمە ڕۆ قانونەکەی ڕۆ داراییەکەی طبعا ئێمە ئەوە بزانین لە ڕووی داراییەوە ینی سیاسی گشتی لە قانونی بوزیار ڕەنگەداتەوە حکومەت چه سیاسەتێکی هەیە احتیمامەدا بە بواری سەربازی بە بواری بنیادنانەوە بە بواری خەدەمی بە بواری تعلیم و ڕۆشنبیری هەموو ئەمانە پارانێکە بۆی دەرخانەکرێت لە عێراقا فەوزایەکی دارایی هەیە فەوزایەکی داراییە بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر باشترێت لە ویلای خۆمان و بەرەچکەیەکی تا ڕادەیەکی زۆر دیسپلین کراوە ئەگەر فەوزاشە لە کۆگشتێکە بەڵام دیسپلین کراوە لە ماوەی پێشتر فەسادێکی زۆر هەبووە لە بەغداش بەڵام لەم قۆناغەدا باش دیسپلین کراوە چۆن دیسپلین کراوە بە تایبەتی ئەوڕا و خەرجەکان کەم بکرێتەوە زۆرێک لە خەرجەکان کەم کراوەتەوە ئەوان یەکێک لە کێشەکانیان لە ڕووی دارایە ئەو بۆ کە هەرێمی کورسان ئەیان گوت داهاتی خۆی هەیە داهاتەکەی خۆی ناجێڕێتەوە سا حەڤەشە بە ئەمە بەشیشی ینی ئیعلامی و پرۆپاگەندی ئیعلامی سیاسیە بەڵام بەشیشی حەقیقیە لەبەرەوەی هەرێم نایەتوتە پێشەوە بڵێ کاکە وەرە ڕقابە بکە وەرە بەشی خۆم بە عادلانە بەرێ منیش وازە دیناریشی خۆم نایە دکتۆر ئێستا سەرۆکی حکومەت تەسریحێکیە دەڵێ مامەدەین نەوتیان ڕادەست بکەین ئەگەر لە سەدا حەفدەی پشتی هەرێمی بۆ ئێستا تەسریحەدا بۆ 2015 کە ئێمە پێمەوت و 2000 قەناعەتمە بەغا هێنا نەهات لەگەڵ ئێستا بەغدا قەناعەت بۆ ناکات ئێستا ئەوان یعنی بزەژ وەکو کارتێکی سیاسی بەکاردێنەوە دیسانەوە فشارەکان لەسەر هەرێمی کوردستان دەستیان خاصۆتە بینەقاقای هەرێمی کوردستانەوە بەهۆی ئەم دەسەڵاتدارانەوە باش ئەمە سیاسیەکەش ببورن لە ڕووی سیاسیشەوە وەکو پێومەتی ئێستا هەم بودجێ هەم کارتەکانی تر بەکاردێنرێن بۆ ئەوەی کە زەخت لە هەرێمی کوردستان بکەن بە چۆر کابێت بە تەواوەتی کێشەکە لەمەدایە ئێمە ئەگەر لە نێتەکانی باغاش بە تەواوەتی دڵنیابووینایە زۆر خەڵی ئیجابیە یەکێک لەوانە هاتنی دیوانی چاودێری دارایی و هەیئە ڕقابیەکان زۆر گرنگە بۆ ئێمە بەڵام نایەوێ بێ چونکە ئەمان گەندەڵیان زۆرە بەڵام لەگەڵ ئەوشدا بەرامبەریش مانایەوە نییە کە نێتی زۆر پاکە چونکە ئەوانیش بۆچوونێک هەیە قەنەعەتێکیان هەیە کە ئێستا ئەم دەسەڵاتانیان لە خۆیان بینیەوە سەرکەوتانیان بینیەوە بیران لەوە کردوێتەوە کە دەسەڵاتی عێراقی حکومەت دەوڵەت لە عێراقا بە شێوازێک لێ بکەن وەکو ئەوەی کە لە ئێرانە هەیە مرکزی بێ و ئێمە شتێکمان هەبێ وەکو ئۆتۆنۆمی و لە هەمووشابین لەم دۆخای کورد چۆن دەتوانێت شەڕی دەستوری بکات لەسەر موچەی فەرمانبەرانیش پرسیارە لە یەکەم دواتر لەم وەزعە کە تۆ باسی دەکەم ئەوان نێتیان خراپە حکومەت هەرێمیش نایەوێت بێتە پێشەوە ڕقابە بکرێ و شەفافێت چۆن ئەتوانێت شەڕی دەستوری بکات لە ئێستا هەمووان حکومەتی هەرێمی خۆ دەسەڵاتی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان بەغداش جەخل لەسەر گفتوگۆ دەکەن و لەژێر سەتری دەستوردا گفتوگۆ لەژێر سەتی دەستوردا چی بۆ خەڵک تێدایە چۆن شەڕی دەستوری دەکرێت دەست یەکەمین شت پێویستەکە ئەم ستافێک کە لە هەرێمی کوردستان حکومڕانی یەکەن و ئۆباڵی شخصەکانی لە ئەسۆیە بڕۆن
بگۆڕێن بە ستافێکی تر کە مەسئولێتی ئەم شخصەکانی لە ئەسۆ نەبێ بۆ ئەوەی کە ئەوان لە مووقفێکی بەهێزتر و لە پێگەیەکی بێسەر گفتوگۆ بکەن. ئەمە دوو پێویستە کات ئەمە هەموو ناوەندەکانی کە لە عێراقا وجودیان هەیە یاخو کاریگەریان هەیە وەکو ئەمریکا وەکو نەتەوە یەکگرتوەکان و زۆر وڵاتانی تریش کە دەکرێت هاوکارمان بن جوڵێکی دیپلۆماسی گرنگ دەست پێ بکرێ و ڕابکێشن بەوەی کە هەر گفتوگویەک لەگەڵ بەغایەکرێ گفتوگۆیەکی دوولایەنە نەبێ بەتەنە گفتوگۆیەک بێ بە ئەم ستافێستا ناتوانیش بەدەستبێنە ئەم ستافە ئێستا بەدەستیشی بێنێت ئەوەی کە بەدەستی دێنێت زیاترەدا وەستافێکە کە زۆر ئەتوانم بەو مەفهومە بڵێم شکستی دەستۆی مەوقوف و پێگەی زۆر بەهێز و لاوازە بە خاڵێکی تریانەوەی کە بێ بە چاودێریشی لایەنێکی سێهەم گفتوگۆ بکرێ و لە بنەڕەتەوە قسە لەسەر چارچەکردنی کێشەکان بکرێ. زۆر باش. دەست خۆشکە گەمەریکە لە مشکلانەی کە هێژماری موچەخۆرانی هەرێمی کوردستانە بەڕێز دۆک و پیاوێکی یابووری ناز کە شارەزایت حکوومەتی عێراق دەچێتە ژێرباری ئەوەی کە موچەی ملیێنێک و 250,000 موچەخۆر بدات دەکرێت ئێستاوە حەل ببێت بەم حاڵی کە ئێستا هەیە بەم کەمکردنەوەی کە لە ڕژوسی بودجایە بۆ بڕەپاری کە تۆ باسی دەکەی دەڵی کەمە و بە شێرێمی کوردستان ناکات خۆی باقەت خۆی ڕەنجەکەی لە هەم عالەمە بۆ قەزای مۆزەفین جا شێوازی حکومڕانەکات شێوازی بە شێوازەکان بێت خۆزانانی شێوازی حکومڕانی زۆرە ئەو ڕەنجە نابێت لە سادە و 12 زیاتر بێت قورساوە ئێستا حکوومەتی عێراقی چۆن حسابەکەی دەوری 35 میلیۆنە بێت تقریبا 3 میلیۆن نیە چۆن حسابەکەی باش لە حدودی لە 15 ناگەن لە 15 ئەمە لە ساسی زیاترمان هەیە ئەمە خۆی کێشە لە بڵێن سواردەکەی حکوومەتەوە یە کەشتەکانی هەمووی لە پێناوی بەرژەوەندی حیزبا کردووە ئەمە لە یاسای بودجە حەلە بێم حەل نابێت لە یاسای بودجە چون ئەمە شتێکە ناکرێت کە تۆ بودجەکە دانی بودجە بۆ ئەوە نیە کەوا مەسەلەن وەکوتی خەریشی بکەوێ دێمە خەڵگە بژی بەتەمەڵیکەیت ئێمە جارێ من حەزەکەم بە توش گەرمەجانم بێ ئێمە لە کوردستانە بودجەمان نەبووە نیایەن هەرێم بودجە چکم هاوکێشەیەکە لەبەری داهاتە هەمووی بەچۆنی من خۆرکردنە چاوی خەڵک خەرجێکی بووە تۆ لە بەغاوە لە تەوزیعیکە ئەجنا خۆی لە دوای بەڵام لە 2005 دوای ئەو شکستی ئەو بەرنامەی کە گوایە ئێمە سەربەسی ئابووری وەرەگرین کە بە سەقەتی کرا ئەجینا خۆی پێش ئەوە نهائیە منەماوە چوون خۆی 2015 چوون بۆ خۆی بودجە ئەوەیە هاوکێشەیەکە داهاتی چەنە داهاتی لەگەڵ مدەوەری ساڵانی پێشوو لەگەڵ قوڕزانەی کەیەکی بەقەدر خەرجەکان بێ کە دکتۆر فەرمووی حساب بکرێ بەڵام کامان سەیریان کرد ئەوەی کە زیاتر هەموو نەفقاتی ڕسمالی هەمووی بۆ تەشغیلیە هیچی نەچۆتە ناو استثمارەوە حکوومەت لەوە نوێی مالیکی ئەوان کە دەستیان کرد بۆی کواوتیان ئەبێ نەفقاتە فعلەکە بێتە پێشەوە لەسەر هەستە بۆ توانەوە چاودێرەکەن بۆ چوو هەموو ساڵێکیش بودجێ عێراقی کارگەڕێتەوە بۆ پەرلەمانەکردو بۆ حکوومەت ئەبێ دیوانی ڕقەبەی مالی تەزدیقی کردبێت پارێک مدەوەر هیچ شوێنێک نییە پارەی بە تەواتی سەرف هەرێم هیچ کات دیوانی ڕقای مالی تەزدیقی نەکردو یەکشت نییە پارەی خەرجی ناڵم بودجێ ئەو خەرجی کاتۆ بۆ ئێرانە ڕۆژ لە ڕۆژان ڕقابەی مالی هەر دەوری نەبوو لە بینینی مسودەکانیشی نەبێن نەک تەزدیقەکە لەبەر ئەو پارەیە چۆن سەرف کراوە هیچ ڕقیبێکی لەسەر نەبووە بەغاکە ئەمەی کردووە بە تاکید کەواتە گەندەڵی و ناشەفافێت یارێن بۆ خۆیەوە کار بۆ کە بەغداوی گەندەڵی و ناشەفافێت ئێمە ناڵی بەغاش گەندەڵ نیە گەندەڵیە تا سەر ئێسخانی بەڵام گەندەڵێکی ئێمە زۆر لەوە تەجاوزی کردو لایم بۆ عرف لەبەر ئەوە بە تاکید ئەو ڕقەمی کە جەنابیش فەرموو دشوازازگەر لە هیچ شوێنەکانیە ئەو بەو شێوەیە مشکلی ئێمە ئەوەیە وا فێرکراوین واشە فێرکردین بە سەقەتی تۆ مادەم نەوتی هەیە ئەبێ مرەتی شتەمەڵ بیت ئەمە چکە لە کێشەکان کاکە زۆر وڵات هەیە بولغاریا یابان فەرمۆزا کە وەختی ئەنویسە جای کردو لە خۆی توی ملەتە لە برسان بێت جزیرە بوتی کاکە بۆم بەخێو ناکرێت ئێستا بۆ پێنجەمین پێگەی هەیە لە عالەمە لە ناحی دارایی بەقووەتە پێنجەمە لە عالەمە بەچی گەیشتە ئەوانە جزیرەیەکە کە هیچ داهاتێکی نییە ئێمە بەڵام ئەمە فێراکردی کە نەوت ئەبێ فێریەوە تەمەڵی ما بکە ئەمە کێشەکەمە بوو حکوومەتی یاریمکان نەیتوانی ئەو خەڵکە پەروەردەکە کە فێر بێ بزانێت چۆنژێ تۆ بەحسا بیرە لە ئیسرائیلی کوردستان و دەوڵەتداری کردوەوە خۆی پێکین دروستکە دروست نکراوە حکوومەتی هەرێمونە عێراقی ژتوانن ئەو موچەیە دابین بکەن ئەو موچەیە بە هیچ لای دابین ناکرێت زۆر ڕۆژ بین بەرامبەرەوە بە هیچ نوعی ئەوە دابین ناکرێت نهائیەن بەم نیزام و شێوازەی حکوومەتی ژێستاییدا حکوومەتی یاریمەکشی با پێ بڵم
ئەو بۆ ستافێکە و کاکە دکتۆر فەرمی بۆ ستافێکی سا لەسەر ئەوەیە ئەگەر بودجەکەی عێراق لە سا حەڤەنە لە سا هەفتەی بیتێ هەروای لێت ئەیاتەوە بۆ خەڵکە بووی دەنگ بخۆی پیاکە بڵێ هاچین بۆ کردن بیرکردنەوەی وایە کاکە بیرکردنەوە دەوڵەتداری نییە ئەمانە خەڵکانی دەوڵەتدار نین خەڵکی دەوڵەتدار بیرەکاتەوە لەشانە ئەمانە کەسانێکە نازان لە دوای 2013 بەدارێکی لە 2014 ئەمان دەستیان بە فرۆشی ئابووری بەناو سەربەخۆ کۆکوان دەڵێن ئەمە فەشەلی هێنا بەتەواوی کاکە بە تاکید فەشل چوومە بابووری سەربەخۆ نیە ئابووری سەربەخۆ تۆ یەک بۆریان دروست کرد لە تورکیاوە بڕوات ئەم بۆریە چۆن ئەڕوات چی ئەیە چیە بە تورکیا لە سەدیشە لەمانە کەس نازانێ بەڵام مەزارەکەشی بەندەرەکەی کە تەزیلەکەی تورکیا هەجانی بگرێتەوە چێکە حکوومەتی عێراقی کە کاتی خۆی مینایەکی هەیە بینای مەدەری خۆی تیفاوە ژۆنی فراوانی باشی وتوانی نەک ڕسیفە دەڕسیفی لێ دروستکە بێخاتە میای قلیبیش و درێژێکە ئەو کۆمەڵی یاسا و ڕێسا هەیە واگەوانە باش بەڵام هات وەختی خۆ کەیستا فلسطین ئیسرائیل دروست نەبوو بوو فلسطین بوو لە حیفە لە نابلوس لە عەقەبە لە ئەسکەندەرونە لە جیهان بۆم بۆریانی کرد بۆی ئەگەر لە شوێنێکەوە شکستی خوارد کێشەیەکی بەسەر هات لەگەڵا ڕێنەکە و مەزەرێکیکە هێوی بۆی تەمیریکا 3 ساڵە بەتەما بوون کە بۆرێکی غاز لەگەڵ بۆرێکی نەوت بە ئێران نابرن بۆ نەیانتوانی حرەکەیکی لەسەرکەن ئێران ژاتە پێشەلگەرنە حکوومەتی عێراقی مساعید بوو چوون حکوومەتی عێراق ئەوێت زیاتر عێلاقاتی لەگەڵ ئێرانە باشکە بەڵام چوو مەسلحەتیمانە بوو و لەسەر سرعاتە حیزبەکە ئامادەم لە زۆنی سەوز و ئەفۆمکە ئەمە مادەم لە زۆنی سۆز و وەنیلیشی لەسەر بێت دیستا ئەوی ئەو لا لۆری زۆری زەرد بوو لەبەر ئەوە نەیش ئەجینا وەختی خۆشی داناغاز هەر بۆ بۆ ئاگاداری بەڕێزی کە ئەو شارە غازی کە ویستی دروستی کە لە منتیقەی کۆرمۆر وانە لە چەمچەماڕە بۆ دروست نەکرا ئێمە کاکە بیری تەسکی حیزبایەتی ئەم دوو دەستەڵاتداری کە لەسەر حکومڕانی هەرێن بوون وای لێ کردووە ئیتر هەموو گەندەڵەکان وای لاتوە شێوانی هێشتەکە خەڵک زۆر ئێستا چاوی لەم یاسای بودجێی ساڵی 2010 ئەنی وەکو پرسیارشم لە کاک ئەمین کرد سەرۆکی حکوومەتی ژامەدەی دەربڕیوە کە داهاتی نەوتیان ڕادەست بکە خو نەوتیان ڕادەست بکە ئەگەر دە سەدا هەفتە بدەن ئەی ئەگەر بکرێتەوە چیمان ئەخر نەوت چیمان ماو کاکە ئەینزالە ڕۆشت هەفتەکە دابین بکرێتەوە هیچ مەشاکل حەل نابێت ئەوەی کاتە ئیسا خۆشی بژێ ئەمان بە حسابی خوان 250,000 بمرێنێ ڕۆژانە وانە و بازاری عێراق بازاری عالمی بەدەست نوێ ئێمە بەنسبەت نەحتیاتەکەی ئەمریکەمانەیە کە زیاتر لە 10 ملیۆن بەرمیلی ڕۆژانە هەیە بۆ احتیاتی نەحتیاتەکەی چین و رووسیامانەیە ئەگەر ئیسا ڕۆژ 250,000 لەسەر بۆرسەی عالمی چی دەکات ئێمە جۆمان لە بازی شتەگرت بە ڕێزێک وەکو ڕێزم بە کاگاشتی وەرامی وەکو وەزیر هاتە سەر تەلەڤیزیۆن ئەیۆ من بەڵێ ئەتوام 750 ملیۆن دلار ماغانە بە تۆ بێنم نە پارەکە پاری تۆیە چون دلار خۆی وەکو ئەمریکا خازعە بۆ زیابوون لە بازاری دنیا نە بۆرسەکە بۆرسەی تۆیە نە خەتەکەی تۆ پیاڕۆی هینا خەتی تووشە باش 750 بۆ خەڵک شوێنی ئەم گەوجاندنەی خەڵک کاکە ئیتر خەڵکی ببیری لەو بکاتەوە یعنی لەوە ئەچێت بە بۆژوونی من ئێمە نەتوانین بە هیچ ئەم بوو جێوە ڕابگرین ئەوش بە عێراق خۆی چۆن بیرەکاتەوە ئەو ئازادە لە بیری خۆیان دەمێت باسی چارەسەر و حەلەکانەوە دۆخیکە ئێستاتی کەوتین بەڵام دەمەوێت دکتۆرەمین باسی ئەوەمان بۆ بکاتەم ژمارەیانەی کە باز دەکرێن حکوومەت عێراق باسی ژمارەیەک موچەخۆری هەرێم دەکات هەرێمی کوردستان باسی ژمارەیەک داکە ملیۆنێک 250,000 بەڕاست چارەسەرەکەی ئەمە چۆن ئەمە لە یاسای بودجێ دەکرێتەوە بابەتە دەکرێت ئەمە حەل بکرێت ئەی مەسەلەی ڕاستەوخۆ موچەدانی بەغدا بە خودی فەرمانبەران بۆ جۆرە حەل دەبێت طبعا ڕاستیە لە ئێستادا گەیشتنی هەرێمی کوردستان وەکو حکوومەت بەتایبەت وەکو ئەم ستافێکە هەیە لەگەڵ بەغدای بەڕێکەوتن زەحمەتە لەبەرچی لەبەرەوەی کە ئەم ستافە کاک ئەمیر باسی ئەوەی کرد کە چەند ئامای مالیان لە ئەستۆیە من ناتوانم من شتی تریش بڵێم یەکەم ئەمانە ئیلتیزاماتیان هەیە بەرامبەر بە زۆرە لە کۆمپانیەکان قەرزاری و کۆمپانیان ئێستا ئەم کۆمپانیانە کەم قەرزانیان داوەتێت بەرەوەی هەرێم یانی شخصێتێکی نێودەوڵەتی نییە تاکو ئیلتیزامی بکە لە بەرامبەر مەحاکمی نێودەوڵەتیە بەڵکو عێراق شخصێتە نێودەوڵەتەکەیە بەشێکی زۆریان لەسەر بنەمای سیخە و شخصی دراوە نەک لەسەر بنەمای ئەوەی کە تۆ کیانێکی سیاسی نێودەوڵەتی هەبێ و قەرز وەرگری باش سبینم کیانە نەما کێ مەسئولیت هەڵەگرێ ئەمە قەزەکەیە کەواتە ئەم ستافە ناتوان بستن دانوسانێکەوە کە زۆر تەنەزول کەم بۆ لایانی بەغدا تاکو موچەکەمان باتێ تەنەزول لە چی؟ تەنەزول لە فرۆشتنی نەوت
لە ئیسسمار لە چێلگە نەوتەکاندا لەو عەقدە نەوتیانەی کە کردویانە لە نردنی نەوت بە بۆڕی بۆ تورکیا لەم بابەتانە ناتوانن لەبەرەوەی عەقدیان هەیە و قەرزیان وەرگرتووە بەشی هیچێک لەوانە ڕۆژنەفتە. دوو باز لە سیاسەتی ئابووری نەوتی ناکەم بۆ چونکە لە هەرێمی کوردستاندا خەڵی زۆر سلبی دەسەر ئەمە بە تەواوی فەشەلیەنە زۆر بەڵێ یعنی ئێمە ئەتیمادمان لەسەر کۆمپانیەکانی وەکو بیبی ئەمریکی بوو ئەوەی ئەرکسۆنی ئەمریکی بوو شۆفلێت بوو لەگەڵ جەنرال ئێنەرجی ڕووسی بەڵام ئێستا ئەبینین ڕۆژنەفە جێگای ئەوان تری گرتوێتەوە لەگەڵ جەنرال ئێنەرجی تۆزێک ئێستا ئیشەکات لە هەرێمی کوردستاندا باخەکەی ئەمریکی و ئەوروپیەکان خەیکە بەجێیەوەن کەواتە ئەمە بۆ خۆی بەشێکە لە سێراعەکە بەڵام کێشەکەمان لەمەدا نییە 6 کێڵگەمان هەبوو لای ئێرکسۆن بووە تقریبا هیچ کێڵگەی حسابەتەوە نەماوە ئیشی دیاراگرتوون ئەوەی کە هەیە ئەم ستافە قەرزاری کۆمپانیەکانن پابەندیەتی ئەخلاقیشیان هەیە بەرامبەریان نەکرد دارایی لەم لاشەوە و عراق ئامادە نیە ئەم مەسئولیەتە هەڵگرێ و بەتایبەتیش ناتوانێت شێوازی گرێبەستەکان لە ئەستۆ بگرێکە گرێبەستەکان عقودی شەراکەتن لە کاتێکا لە بەغدا لەوانە بۆ هەر بەرمیلنەوە $1 بە عقودی خەدەمیەدا بە کۆمپانیەکانی بە کۆمپانیا بریتانیەکان باش کەواتە لێرە ئەمە ئیشکالێکیان ئیشکالی دوو هەمیانەوەیە ئەم حکومەتە قەرزاری ناوخۆیە و قەرزاری وڵاتانی دراوسێش قەرزاری تورکیایە ئێستا تورکیایەک لەوانەیە کە لەو گرفتانی لەبینی بەغدا حکوومەتی تورکیادایە بۆ ئەوەی کە ڕێکەوتن بکەن لەسەر هەندێک بابەتی کە پەیوەندی بە چۆندی فشارکردن سەر هەرێمی کوردستانەوە پارێ تورکیا داوای $4 میلیارد کەواتە تۆ بزانە ئەمانە هەموو گرفتن ئەم ستافە ناتوانن لە ئێستادا لەبەر خۆیان ئەی موچە خۆران ئەمە قەزێکەیە ئەگەر دوای ئەوە حتا ئەگەر موچەش گریمان ڕێکیش کەوتن گریمە هەموو بابەتانە حەلکرا ڕێکەوتن بوو حکوومەتی اتحادی بەشە بزەی نردوو ئەمان هەموو داهاتە نوتەکانیان نردوو کۆمپانیەکانیان ڕازی کرد و وڵاتانیان ڕازی کرد و یاخودەوە تا ئیفلاسیان ڕاگەیاند و بە شێوازێکی تر یاخود عێراق لەگەڵ ئەو کۆمپانیا وڵاتانە کەوتە گەشتە ڕێکەوتن لە بری هەرێم چی دەبێت ئەم پارەی دێتەوە بۆشێ بە خەزانەی هەرێمی کوردستان بۆ خەزانەی هەرێمی کوردستان ئەمان یەک دنیا موچەخۆریان هەیە 1,249,000 موچەخۆر تەمەن دوای بایۆمەتری بۆ تا ئەمەدا ئەمەری بایۆمەتریە بەڵێ باشە بەڵام ئەم ئەمەرش دەقیق نیە چونکە هێزەکانی 80 بایۆمەتریان نەکردووە بەشێک لە هێزەکانی تری پێشمەرگ بایۆمەتریان نەکردووە بەشێکی تریش لە مۆزوعی شەهیدان و مانە بایۆمەتریان نەکردووە تا ئەم دەقێت تەناقوزی دوو ڕاتب و سێ ڕاتب هەیە و بێجگە لەمەش هێزەکانی هێزە ئەمنیەکان بە ئاسایش و ئەوانە بە تایبەتی ئەوەی دەستگای ئاسایشی هەرێم ئەمانش بایۆمەتریان بەختە ئەتوانێت ڕاستەخۆ موچە بە خەڵک ئەنجا سێریکە کەواتە ئەمە ئیشکالی گەوریان لە بەردەمایە چۆن ئەمە چارەسەرەکرێ بەغدا باوەڕی بەم ڕقەمانە نییە یاخود باوەڕی باوەڕ بە ڕقەمەکەشکە باوەڕی بەو پرینسیپە نییە کە ئەم ڕقەمانی سەر دروست بۆ نمونە تۆ پێوەری شەهیدت هەیە چەند شەهیدت هەیە و موچادێ بەشێ پێوەری ئایا شەهیدی هاوڵاتی شەهیدی پێشمەرگە ئەوە بۆ حاصل ئەم لەوانەیە ئەمە بە پێی ئەو ستانداردەکانی بەغدا جیاواز بێتەوەی کە لە هەرێمە هەیە بەشیشی ئەوانەی هەرێم تەمەن لە ڕێزم بۆ سەروەری شەهیدان بەشیشیان بۆ ڕازیکردنی دڵی خەڵک کراوە پێوەریشکەمانەیە پێوەری پێشمەرگەی کۆن و ئەوانە بەشیشیان زۆریان شایستن بەڵام بەشیشیان بۆ ڕازیکردنی خەڵک کراوە بۆ بەوەکە خەڵکە بێ بە کەواتە ئەوان باوەڕیان بەم پێوەران نییە خۆوانش پێوەری ناتەندروستیان هەیە بۆیان دەشتی خۆیان گرنگەوەی هەموو ئەمانە یعنی بە ڕێکەوتنێکی سادەی سەرپێی تا سەر ناکرێت دوو حاڵەت من لە بەردەمایە یەکەمیان یان ڕێکەوتنێکی مەبدەیی بۆ ئەم قۆناغە و بڕیار بدەین بە قۆناغ بە پێی دەستور هەموو کێشەکان چارەسەرکەین بە گفتوگۆ ئەمە ڕێگایەکە بەڵام پێم وایە گفتوگۆیە ناکرێت لە ڕێگەی ئەمانەوە بێت لانی کەمی ئەبێ ئەمان ریفۆرمێ بکەن کە هەموو مەسئولیەتەکە هەڵنەگرن ریفۆرمێ بکەن کە هەموو مەسئولیەتەکە هەڵنەگرن چونکە بەڕێزی سیفان بەرزانی بەرز خوبات تاالبانی بەرپرسن لەم شکستێکە کە هاتووەتە پێشەوە
کاتە ئەوان ئێستا ناتوانن لەو پێگە بەقوەتە بن کە گفتوگۆیەکی سەرکەوتو بکەن بەدیری ئێمە چییە؟ بەدیری ئێمە یاوەتا لە حکوومەتەکەی هەرێمە ریفۆرمێک بکرێ بە شێوازێک تعبیر لە ئیرادەی هەموو لایەنە سیاسەکان بکە و ئەمیش پێویستەکە بە وازدە و ئەجندایانە بێن کە پێشتر هەبوو بۆتەوەی ئەم کاریسەی ئێستا وەقایل بن بەوەی کە چاکسازیشی بنەڕەتی بکەن ئەنجا ئەم ستافە تازەیە بچێتە گفتوگۆوە یاخۆت ئەگەرەوە نەکرا بۆ ئەم قۆناغا وا باشترە یعنی ئەگەرەوە نەکرا پارێزگاکان ئەم ئیشە بکەن لە ڕووی داراییەوە تەمانە من لە ڕووی سیاسیەوە منیش لەگەڵەوەدا بەغدا تەمای لەوەیە و بیر لەوە کاتەوە تەنان دەستوریش ڕۆشێنێتەوە دەستوریش بگۆڕێ تەعاملی لەگەڵ محافەزات چەندە ناجح دەمە چەندە دەستوری ئەم بابەتە ئەم بابەتە لە ڕووی دەستوریەوە ئشکالێتی نابێت ئەگەر بە کورتی سپاس لە ڕووی دەستوریەوە لە ڕووی دەستوریەوە ئێمە چوار پێشتر کۆمەڵی بودجەمانە بۆ زۆرێک لەم بودجەیان ڕاستەوخواتون بە پارێزگاکان تەنمەی ئەقالیممان هەیە لە ڕووی داراییەوە سێ محافەزات علاقاتیان ئێستاشکە تا ئێستا ژێمە حرس حدودمان هەیە جوازاتمان هەیە زۆر دام دەستگای ترمایە ینی شوردەی گومرگمان هەیە جنسێمان هەیە هەموومانە موچیان لە بەغداوەیە کەواتە ئەمە ئێمە ئەتوانین بۆمە لە ناو پارێزگای سلێمانیدا فەرەزان یان لە پارێزگای هەولێردا یا دۆک بە نمونە وەرگران لە ناو پارێزگاکە یەکەیەک دروست بکرێ لە دیوانی پارێزگا یەکەیەک دروست بکرێ ئەحسایی هەرچی ئەو مۆزەفانە هەیە هەر لەگەڵ وەزارەکەتەکانە بە تەنسیق بکرێ ئەم ئەحسایانە بێنن بۆی تاکو پێشەوەی کە لەگەڵ حکوومەت بگەنە ڕێکەوتن چونکە گەیشتن لەگەڵ حکوومەت ڕێکەوتنیی سیاسیە بەڵام بۆ منی پارێزگا پێویستی بۆ ڕێکەوتنە سیاسیە نییە جارێ لە خۆناغی ئێسادا ڕێکەوتنیشی دارایی یەکەم بۆی خەڵی بێموچە نەبێ دوجار کۆی ڕێکەوتنەکانی تر لەگەڵ حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستانە بکرێت زۆر باشە کاک ئەمیر سەرنجەکانی تۆچین ئێستا دۆخەکە بە جۆرێکە وەکو کاگەمین باسی دەکات دەڵێت ئاخر حەلەوەیە کە لەگەڵ محافەزە عێلاقەی دارایی هەبێت تۆ دەڵێسی دەکرێت ئێستا محافەزات عێلاقی ڕاستخۆ لەگەڵ ناوەند بگرێت بۆ چارەسەری دۆخەکە خۆی بەڕاستی وەکو کاگەمین خۆی کێشەکان ئەوە قورسە بەڕاستی لەگەڵ حکوومەتی هەرێمە بەم وەزعی ئیسا قورسی ڕێکەوت لەگەڵای چوم ئەوە بزانە ئەمان ئیسا لە پێکەی حکوومەتی هەرێم پێکەی زەعیفە حکوومەتی عێراقی پێگەی بەقووەتە دائیمە ئەمە فەرزکردنە تۆ داواکاری نابێ ئەبێ تۆ ملکە چێ شتێبی بۆی دەرکەی لەبەرەوە ئەگەرم حکوومەت لە باج ڕێکەوتێن لەگەڵ حکوومەتی ناوەندە ڕێکەوێ شکستیە میلەتی تیا حکوومەتێکی نوێ گفتوگوێ ئەبێ کەسێ بێ کە خۆی جوزێ بێ لە حەل نەک خۆی جوزێ لە مشکیلەکە ئەما خۆیان مشکیلەکەن نەک جوزەکەن ئەبێ توی چێ بێنی کە حەل بێت جوزێ نەبێت لە مشکیلەکە ئەم دام و دەستگای ئەم حکوومەتە ناوێتەوە لەوەرەوە بە تاکید ئەمە کە خۆی مشکلی بێ ناتوانێت بێ بە جوزێ لە حەل ئەوەی کێشەیەکیە بەنسبەت ئەو ڕقەمێکەوە محافەزە مەسەلەن کە ژمارە ئەمانە ئەوە ئەبێت چارەسەرێکی گونجای بدێتەوە بەم ڕقەمە ئەمە ئیسا قەت بڕوان ناکەم حکوومەتی ناوەت مەگەر لەبەر شتێکی سیاسی خۆی نازانم ئەوان چۆن بیرەکەەوە لە مۆزوعە یعنی ئەگەر پارێک بە کە بۆ شتێکی وەختی ئەجنا سەرێکی کاتیە بڕوان ناکەم بتوانێت 1249 کارمەند موچەخۆر حکوومەتی عێراقی بێتێ خۆی بە حەڤە محافەزەکەی خۆی دووە ڕەخەمی هەیە تۆ ئیسا سێ محافەزەی تا ئیسا ڕەبجە لە غەرغەرایە سلێمانی هولێر و دووەکەیە نیوەی کارمەندانی عراق لەم سێ محافەزەیە بێ کە بە 4 میلیۆنیوی ئەو 30 میلیۆنە ناکرێت چوم ئەبادیش بیرمان نەچێ مانگی پێنج انتخاباتی لە بەردەمایە نایە پێکەی خۆی زعیفکە قسەی وژەیەکە ئیسا هین کاتەوە جابێتەوە لیسێکی بەتمای هەبێ و کاکە دکتۆر فەرمی بە سیاسیان سەرکەوتووە و ئەسکەریان سەرکەوت لە دایرەکەشە بەتەکید ناوێت بۆ شێ بابنیارەکانی کەواتە حەلی مەشاکلی خەڵک لە نێوانە نێتە سیاسیانەیە چی بەسەر دێت نازەم ینی لێرە قورسە ینی من نازەم ڕژبیرم بەرامبەرەوە ئەو حەلە ئەو یاسای بودجێ هیچی بۆ کورتیان ناوێت بۆ ڕێبەرزت بۆ ساڵ 2010 وەڵی ئەوکە و پارێ ئەگەر بۆ شوێ بێ لەوانە ڕعکە موچەکە بێ بێک لەسەر 5
مەگەر حەلی وای لێ بکەن تەوزیعەکە ئەمەنگ هەیە لە ئەی مۆزوعی بەرزبوونەوەی نرخینەوت کە ئێستا بە بەرمیلی بە 33 دلار خەڵێنراوە ئێستا زیاترە و نرخەمانە تەسیری نابێت ئیسابێ بە 62 دلار تۆ بەکو عەرزم کردی قەواری پارەکە لە وەجوار باسمان کرد سەورەشت بتوان بەڵام ئەوەش بزانە بەهای قیمەی عێراقی دیناری عێراقی کە کەم بووە تۆ ئیسا مەسەن قەڵای مەگەکڕی بە 500 دینار بەڵام کەمە بە 750 دینار کڕیت بەڵام بە بارات بکەیت پارێکی توش بێتە زیاتر ئیسا شتەکە نیە لێرە کە تەزەخەمی دروست بوو کە هەڵابسنەکە دروست بوو بەهای دیناری عێراقیاتە خوارەوە چەندی بەنێ قیمەتی ناوێ و لە زمانی سەدام حوسێنەکە ئەوتخۆی دروستی کرد بەهای دیناری عێراقی چەند هاتە خوارەوە ئەوەی کە نەکەمان لەبەرەوە بەحقەت ئەو حەلێکی زۆر قورسەوە ئەوە من بۆ چۆنی من خۆی بچێتەوە ئێستا مەجاالەوەی تیاماوە بۆ خۆی چاکسازی بکە حکومەت یێرەم تا ئێستا کاکە لاوبارەیە لە بیاچوونەوە ئیسا حالیەن ئیسا بەغا کۆمەڵشتی هەموو ڕۆژە کۆمەڵە شارتیکەی سیاسی بۆ دانێ تا 3 ڕۆژنەوە پێش ئەیوت حکوومەتی هەرێم ئەبێ پاشگەز بێتەوە لە هەڵوەشانەوەی ئەبێ هەڵوەشانەوەی ڕفراندۆم بێ ئەوەی کە دەنگ و بازەکانە بیسمان ئیسا ئەڵێ بێ وەرەقەیەکی تەعهودیش بات کە لەمە دوای نەبێ ئەمان تا ڕۆ تا نزیکبوونیان لە حکوومەتی داوەند ڕۆژ دووری خەنەوە ئەو شروتەکانی زیاکە لەبەرەوە باشترین چارە ئەوەیەکەوە بە سوودی کات حکوومەتی هەرێم بە هەج شێوەیە بێ بتوانێت دەرگایکی تێگەیشتن قسەکردن دانوستان لەگەڵ حکوومەتی ئەمە ناکە ئەوەش حکوومەتی ئیسا حکوومەتی بەغانایەتە پێشوە ئیلا ئەبێ فشارێکی وازم دەوڵەتی لەسەر بێت دەوڵەتانی دەرەوە ئەمریکا ئێران هەچوونە بێ ئەگەر لە ڕێگەوە نەبێ با حکوومەتێرم ئەتوانێت ئیساسیقی چوم متمانەی نەماوە دەوڵەتەکانی دەرەوە پیان نەماوە ئەوە نەختی قورسە ئەو مۆزوعە دەست خۆشکاکەمێر ئەگەر قسەی کۆتاییتمەوە بە کورتی پێم بڵێ بۆی سەرنجی کۆتایی کە وڵای من ئەوەنگا ئاڵێم ئەوەی کە ئەم وەکو هەموو ساڵەکانی کە شەڕی بودجە شەڕی ئەم بەڕێزانەیە کە نوێنەرانی کوردن لە پەرلەمانی بەغا کە بەداخەوە چەند ساڵە وەفدەکانی حکوومەتی هەرێم کە چوونە تەویانە بۆ چاخواردنەوە لا مەسئولینی عێراقین چوون ئاوڕێکیان لە برادرانی پەرلەمان نایەوەتەوە تا تێگەیشتیان هەبێ لەگەڵیان ناچوو ئەمانە زیاتر کوتلەکان خەڵکەکان کە کامەتە عاتفە لەسەر بۆی کە بتوانین کەوا دەورێکی ڕۆڵێکی باش بین هەچەندە بەڕاستی ڕۆڵیان بینێ و ماندوم لەوە بەس بەداخەوە ئیساش حکوومەتی عەرەب هەرێم هەر بۆ نەفەسە لەگەڵ پەرلەمانە تا ئێستا نەیتوانێت لەگەڵ برادرانی پەرلەمانە دانیشێت. دکتۆرە من بەڕێزت دەمێ سەرنجی ئەو وەرگم بە کورتی تاوان کاتی بەرنامەکە زۆر تەواو بووە عەبادی دەڵێت ئامادەین یاخود پابەندین بە خەرجکردنی موسێ فەرمانبەرن ئەمە چی جۆرە پابەند بوونێکە کەواتە چۆن سەرفی دەکات چۆن خەرجی دەکات مەبەستی چییە لەو لێدوانانەی ئەمەدی بە مەرجەکانی خۆی پابند دەبێ واتە ئەو مەرجانەی کە دەوێت لەگەڵ سەر خەرجکردنی موچەیە بۆ قەدەرەی کە خۆی دەیەوێت فەرزیکاوە هەندێک پابندی تر لە هەرێمی کوردستان داوا بکەواتە دەیەوێت هەرێمی کوردستان وەک بۆ شێوە کە خۆی دەیەوێت ئەوسا خەرجی موچەکات خەرجی دەکات ئەوسا خەرجێکا بەڵێ بەڵام بۆ شێوە بێت کە خۆی دەیەوێت کە پێم وایە لایەنی هەرێم ئەمە قبوڵ ناکە و بەشێکیشی پەیوەندی بەم ینی ستافەی دەسەڵاتدارەوەیە بۆی ئەگەر ئێمە بمانەوێت لە گفتوگۆیان لەگەڵ بەغایە سەرکەوین پێویستەکە برادرانی حکوومەتی ئێستا ریفۆرمێکی حەقیقی بکەن و بەشێکیان واز دەسەڵات بێنن ئەوسا ئەتوانن لە گفتوگۆیە سەرکەوتوو بن ئەمە یەک و هەموو فشاری دۆستەکانیشمان بێکەوە بەکاربێنرین دیبلۆماسیەتێکی چەر بەخرێ دەکات ئەمە بەشێکی ئەگەرە سەرکەوتو نەبوو ئەگەرە سەرکەوتو نەبوو بیر لەوە بکرێتەوە بۆ قۆناغێکی موقت بۆ فترێکی موقت حەلی کێشەی موچەخۆران لە ڕێگەی پارێزیەکانەوە. دەست خۆش کاتی بەرنامەکەم تەواو بۆ بەڕێز ئامین بەکر ئەندامی لیژنەی یاسای پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ بەڕێز وەروەها بەڕێز ئەمیر بەکر سەرۆکی سندیکای ئابووری ناسان بەڕێز ناردوڵاتان بەخێر بێن بینرانی بەڕێز پێیامیش تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ بێت.